بەخشی بارودۆخی سووریا بۆچی گەیشتوتە ئێستا لە کاتێکە لە دوای ڕوخانی ئەسەد هاوڵاتیانی سەرجەم پێکاتەکانی سووریا چاوەڕوانی ئەویان دەکرد کە سووریایەکی نوێ سووریایەکی ئارام پێکەوە ژیان ئازادی بێتە بەرهەم بۆچی گەیشتوتەوە؟ براستی قەی خویایە ئەv سووریا گۆر پیلانن دەولەتی ناونەتەوەی و هەرێمی حتا ڕاستی گوهارتنێکە li gor daxwaziyên Sûriya bê divê bero Sûriyê aliyê şerekî yan cengekî navxwayî bê bêrûdan ji ber hin pîlanên herêmî hene li ser Sûriyê nehatin dawîkirin. Pîlana Rojhilata Navîniyê nû yê em guhdar dikin ji aliyên siyasetmedarên mezin. Ew guhartin jî bi demekî Kurd nayê durustkirin lêbelê demekî wê guncaw hîn nehatiye dan ew bêjin hewayekê ji bo guhartina siyasî nehatiye durustkirin divê destpêkê ew qonaxa şerê navxwayî li Sûriyê çê bibe divên ev hikûmeta ya cihadist ya İslamî heta vê guhartina Sûriyê guhartina yê gor daxwaziyên pêkhateyên Sûrî bi cih neyne bi rastî ev yeka jî ev guhartinên gor daxwaziyên demokratî xwazan wê pêk newa ji ber wê niha jî ev zoreng di navbera kesên hanî yê rejîma nenavendî dixwazin beramberê ev hikûmeta yê li pey wê Tirkiyeyê naxwaze ev sîstema nenavendîbûnê li Sûriyê bê durustkirin ji ber ku durustkirina vê sîstemê tê wat heye wê ev numûne li ser Tirkiye jî her wiha bê sepandin. Başa kak raber ئەمە بارودۆخی سووریا بەرەوکوێ دەبات لە کاتێکە کە دەبینین هەندێک جار دەوڵەتی ئیسرائیل تەداخولەکە و لە ناوخۆی سووریاشە هەنی وەکو بورکانێک گوایەکە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێ و بەرەو تەقینەوە دەچێت ئەو شەڕی ناوخۆیی کە بە ڕێزیش باسە کرد پێشبینی داوە دەکرێت کە شەڕێکی ناوخۆیی گەورە لە سووریا دروست ببێ کوردەکان ناوچەیەکیان بەدەستەوەیە ڕۆژ ئاوای کوردستان کە دەیانەوێت پارێزگاری لێ بکەن لەولاوە دروزەکان دەیانەوێت پارێزگاری لە وەگەڵی نەتەوایەتی خۆیانیان ئاینی خۆیان بکەن لە لایەکترۆ سوننەکان بە هەمان شێوە یعنی ئەمە چۆن دەگاتە کوێ وەک بەڕێز وتە هەندێ دەوڵەتی ئەقلیمیش بەڵام پشتیوانی لە ئەم دەسەڵاتە تازەی شەرع دەکەن لە سووریا. بەڵێ ئیرۆ ئەم بێژن وەکێ ئیسرائیل داخوازە ئیسرائیل کو باشوورێ سووریێ ببە بێچەک ji ber Başûrê Sûriyê ser sînorê we ye. Ez di baweriya me da hikûmeta Şamê nikare bêgaviyên zêde rasterast çi li Swêda an li Der'a li Quneytarê bike. Lê ev serdanê dawî êya wezîrê derwayê Sûriye Şeybanî li Rûsya û piştra jî serdana wî li Tirkiyeya tê xuya kirin ku hin nameyên Tirkî heye ji sebaret vê hikûmetê dixwaze bigihîne Rûsya. Ku îro Fransa dixwaze rolekî xwe hebe li Sûriya bi taybetî li Bakurê Rojhilatê Sûriyê. Naxwaze hesabê demê pêş dike dibe ku em bêjin leşgerên Emerîkî kêm be yan naxwaze yani em bêjin Sûriya tam radestî Tirkiye bibe. Ji ber wê Fransa hesabên xwe hîro ene. Bi pêşwazî kirina rêveberên Kurda çi li Rojavayê Kurdistanê çi li Başûrê Kurdistanê. Her wiha jî Tirkiye di nav xwe da jî ne di eynê siyasetê ye. Wekû dizanîn dewleta Kurd bi awayekî tev digere
و ام بیژن آک پارتی ریوبرن آک پارتی به اوایکی دن تفدیکرن تانها جیجی دنابرا پیلن ریوکرن الپیشیا آشتیه و ریگرتن الپیشیا آشتیه العین دمه جبر او زورنگادنا برا دولتا کور و دولتا هایی جارنا دگن درین ختمی درین گرتی و جارنا جیجی هولدانا دولت کوریه ام بیژن بخچلی یکی جه رایدار نویا یکی جه ریوبر نویا دخوازه اف پروسه برنگ کیش درنگان پیش و هره عین ویجی باندور آخوا دلگرانن جه پیش بچونن سیاسی یکو لروج آوای کردستان تین کرن باش رابر کرد هر لسرتای نمانی رژیمی ئەسەدەوە بانگوازیەوەی کردوە هەوڵی بۆ ئەوەدا کە لە ناو سووریایەکی دیموکراتی ئازادە کوردیش ڕۆڵی خۆی هەبێ و پێکەوە ژیان بکەن ئیداری ئەو دەوڵەتە بدرێ و تاوەکو ئێستاژ وە بینیشمان لە ماوەی ڕابردووە چەند مانگی ڕابردووە لە نێوان شەرع و کوردە ڕێکەوتنیەک ئەنجام درا بەڵام تاوەکو ێساژە و ڕێکەوتنە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هەندێک وەک لە چاودێرانی سیاسی تەنانەتە سەدەخۆشی باسی دەکا ئایندەی کورد بەرەو کوێ دەگات لە سووریا لە کاتێکا کورد هەمیشە باس لە ئاشتی و پێکۆژیان دەکات لە سووریایە بەێ وەکۆن زانن کو ئەف دەسەڵاتە نو یێ هاتیە شامێ دەوسا دەسەڵاتیە ئەسەد ئەو بە خواستەک و آلیکاری رژیما ترکیه هاتیه دانین جبروی نکاره جدروایی بریارن ترکیه گاوه که بروا کردا ارینی باویشن جبروی جی ایرو دما امبیجن کنفرانسا هسته که هات الدارخستن امبیجن حقان فیدان داخوانی یک دا پشتی سردان کرنا اسعد الشیبانی گوت دوی حسده بلز تیکل ببه هسته تیکل نابه وکم دخوازن د حکومتا دناف حکومتا سوریه نا اوجی عینی وجد زانه کو اف حکومت نه حاضره کو هسته تبلیغه ببه جبر وجی جالیه کی دنجی ام دبینن کو امریکا بدنگ امریکا ایرو جدل آن سیاست که خوی راست زلال خویاناکت در مافی و حکومت آسوری دبینه او بم پیکرنن کو چه دبه لسویدا چه دبه لساحل لبه برابه او بدنگ دبه اف بدنگی اوه ده هلا کورولن دولتن دن جبلی و ورن میدانی وکا اسرائیل وکا فرانسا و اسرائیل به هفدورا هن خالن هفبشت ناو براوانده هنه خالن هفبش یک گریدای به هم بیس کرنا پیک هاتین سوری هم بیس کرنا دنگن زانستداری علمانی باورن به دموکراسیه لی اسرائیل دخوازه بلز هن امبیجن هن گروپن فلسطینی یان هن گریدای حماس حزب الله او ناخوازه دنابرا وان چتین بسر و حکومت ابو محمد الجولانی او چتین گریدای به حماس و حزب الله به هفدو بکنه جبر گهشتنه وان به هفدورا ده هلا حساب اسرائیل بنگوهی هف بکوه جبر ویجی اسرائیل به حساب نزدیکی به حکومت دبه عینی ویجی دلگرانه جه هابونا ترکیه و دستوردان و د امبیجن بخورتی د پروسه سوریه دا باشه که اما بارودوخی امنی سوریا دورنگ دنا بر اسرائیل و اما بارودوخی امنی سوریا اما روش بر روش برو خرابتر نبا بو پیی که بینی معناریم روش تقینەوەیکی گەورە لە دیمەشقی پایتەخت ڕوویدا و ئەمڕە گریانەیان ئەم تەداخلاتانەی تورکیا و پێشێلکردنی مافی نەتەوەکانی تر لە سووریا لەلایەن دەسەڵاتی شەرعەوە یعنی هەموو ئەمانە بارودۆخی ئەمنی هێندەی تر خراپەکە و ڕەنگە ئەمە لە کۆتاییە بەزەرەر بە هەم دەسەڵاتی سووریای ئێستاوە بە تورکیاش بشکێتەوە.
اف لاوازی اولهی حکومت شامی نه زفت کرنا ویل سر گروپن سروایوا اف نیشانی شرکی نافخایی مزنتر یعنی مروف نیشانی وید ده اف جنگ و برفره ببه حتی چرا دایه و بگینه روشلات فرید لهن خواسته کن گلک گروپن سروا ارتشا نشتمانی آلیگر ترکیه دخوازن ایریشی روشلات فرید بکن روش ایریشی هز سوریه دموکرات راست بکن اف یکاجی جی جمعه تخویا کرن و اف سوریه بر و پارچه بونه که لی پشتی در بازکرنا قوناخا جنگا نفخایی بله بەڕێز کاک ڕێبەر هەبوون و سەر و شرۆڤەکار سوپاس بۆ بەڕێستان کە لە ئەڵمانیا و لەگەڵمان بووی